لە ڕۆژی جیهانی کتێبدا لە تەواوی شارەکان چالاکی تایبەت سازکرا. شاری کەرکووکی ژێکێکە لەو شارانەی کە گرنگێکی زۆری با کتێب و بە ڕۆژی جیهانی کتێبدا و لە شارەکەیە چەند چالاکیەک سازکرا و ڕێکخرا. یەک لە چالاکیەکان کۆڕێکی تایبەت بوو. لە شاری کەرکووک و لە ڕۆژی جیهانی کتێبدا چەند چالاکیەک سازکران. لەو چوارچێوەیەدا کتێبخانەی گشتی کەرکووک کۆڕێکی لەبارەی کتێب ساز کرد. لە کۆڕەکەدا جەخت لەسەر گرنگی خوێندنەوە کرایەوە. دواتریش کتێبێک بە ناوی سکاڵای خاک بڵاوکرایەوە کە لەلایەن نووسەر سەیفەدین سابیرەوە لە چاپ درابوو. وەکو کتێبخانەی گشتی کەرکووک ساڵانە کار و چالاکی جیاوازمان هەیە لە نێویانە پێشانگای کتێب هەڵەسین کتێبەکانمان عەرز دەکەین بۆ دیدەی خوێنەران و هەروە هەڵەسین بە پێشوازیکردین لە تەلەوەی مەکتەب و زانکۆکانی کەرکووک و لە نێویشیانە کتێب خوێندنەوە بە کۆمەڵ و هەروە بێتەوە کتێب ئیمزاکردن بۆ هەر ئەدیب و نووسەرێک لە کتێبخانە. بەڵام ئەم داڵسان بە چەند چالاکیەک لە ناویانە کتێب خوێندنەوە بۆ بەڕێز کتێبێکی شێر بۆ بەڕێز سکاڵای کاک سەیفەدین سابر لە کتێبخانەی گشتی کەرکووک. ئێمە داوامانەیە لە هەر تاکێک لەم کۆمەڵگایە نەکە لە سەردانی کتێبخانە سەردانی هەموو کتێبخانەکان بکات و هەوڵ بدا ڕۆژانە بەلای کەمەوە کاتێک تەرخانکە بۆ کتێب خوێندنەوە و لەبەرەی وەکوڵی کتێب زۆر گرنگە بۆ پەرەپێدانی مرۆڤ خۆی و بۆ پاراستن لە نەخۆشیەکان. وەکو ئاخر توێژینەوەی زانستیەکان باس لەوە دەکات کە شەوانە کتێب خوێندنەوە لایەنی کەم دەدەقەیەک ئەیپارێزی لە نەخۆشی درێژخایەنەکان وەکو لە بیرچوونەوە زەهایمار.